جا هەر لەسەر بابەتی ئابووری دکتۆر نەبەرد کەریم پسپۆڕی دارایی و ژمێریاری ئەمڕۆ لە ئەستۆدیۆ لە لامان میوانە و توێژی زیاتر دەکەین لەسەر ئەوەی کە چۆن بتوانین سوود لەم بۆنانە ببینین بۆ بواری ئابووری. کاک نەبەرد بەخێر هاتیت، بەیانیت باش ماڕاستە خۆشینە لایەوە. گوێت لە میوانەکەی خاتوڕێزان بوو کاگازات باسی بەرزبوونی نرخی زێڕی بۆ کردین، تۆ ڕاتچێ لەسەر قسەکانی؟ طبعاً بێشک بابەتی بەرزبوونەوەی بەهای زێر یان نرخی زێر هەندێک کات پەیوەندی بە نائستقرارەتی سیاسی و سەربازی و هەیە لە وڵاتان و بەتایبەتریش ئەمریکا و ئەم جنگانەی کە ئێستادا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە هەن بڕوام وایە بێتەوە کارێک بووەوەی کە نائستقرارەتێکی سیاسی و ئەمنی دروست بێت. کاتێک نائستقرارەتی سیاسی و ئەمنیش دروستە بێت لە وڵاتان بەشێکی زۆری هاوڵاتیان پەنا بەنەس بەرەوەی کە بە بەهاترین شمەک بەکاربێنن یان بکڕن. پێشم وا بێت لە ڕووی ستانداردی اقتصادیەوە بابەتی زێڕێکێکە لەو بابەتانەی کە کەمترین مەترسی هەیە لە ڕوانگەی ئابووریەوە کە کڕیار یان کۆستۆمەر کە ئەو کەسێک کە ئەوێ بۆ نمونە زێڕ بکڕێت تووشی زیان بێتەوە. بۆیە ئەمەشە بێتەوە کارێک بۆەوەی کە خواسی لەسەر زۆر بێت. کاتێک خواسی لەسەر زۆرە بێت بە دڵنیاییەوە معادلێکی اقتصادی ڕوونە، هەر شتێک خواسی لەسەر زۆر بۆ کاتە نرخەکەشی بەرزە بێتەوە بێتەوە کارێک بۆەوەی کە هەڵاوسێنێکی نرخ دروستەکە. بەڵێ دەستخۆش. دکتۆر با ئێمە باسی تەوەرەسرێکێکی خۆمان بکەین سانە. بەڵێکم چۆن ئێمە بتوانین سوود لە بۆنەکان وەربگرین ئەمە بقۆزرێتەوە بۆ بژانەوەی کەرتی ئابووری. ئێمە چی بکەین بە چ میکانیزمێک سوود لەو بۆنانە وەربگرین؟ پرسیارێکی کەشم هەیە ئەگە دوات وەڵام بیتەوە دکتۆر زیاتر چ کەرتێک چ سێکتەرێک سوودمەندی زیاترە بێت لە کاتی هاتنی گەشتیاران لە بۆنە نەتەوەی و ئاینەکاندا بۆ هەرێمی کوردستان بەشێش؟ طبعاً بە دڵنیاییەوە بابەتی بۆنەکانە گەرێمە بەس هایلایتەکە نەخینە سەر هەرێمی کوردستان. بەڵێ شتێکی نۆرماڵە ئەم بۆنانە هۆکارێکن بۆەوەی کە بژانەوەیەکی ئابووری بۆ خودی ناوچەکە یان ئەو وڵاتە دروست بکەن کە بۆنەکەیت یاساسەکرێ. ئەگەر سەیری هەرێمی کوردستان بکەی بە تایبەتی ئەلەم دوو هەفتەی داهاتووە ئێمە ڕوبەڕووی دوو بۆنەی سەرەکیە بینەوە، یەکێک لەوانە کە جەژنی نەورۆزە و کیش لەوانەیەش کە جەژنی ڕەمەزانە. ئەمە بێتە هۆکارێک بۆەوەی کە هەرچەندە جەژنی نەورۆز بە حکومی ئەم ساڵ ناو ڕەمەزانایە ڕەنگە جوڵەیەکی اقتصادی ئەو تۆ دروست نەکات لە هەرێمی کوردستانە وەک لەوەی کە لەسەر ساڵانی ڕابردوو هەبووە کۆمەڵێک شمەک و ئایتم خواسی لەسەر هەبووە. بەڵام بە دڵنیاییەوە بابەتی جەژنی ڕەمەزان وەکو هەموو جەژنەکانی تری ڕابردوو کۆمەڵێک ئایتمی سەرەکی خواسێکی زۆری لەسەر بێ وەک لە بابەتەکانی بازاڕکردنی شیرینەمەنی و بازاڕکردنی جل و بەرێک ئەمانە بەڕاستی بە تایبەتی ئەم دوو ئایتمە هۆکارێکن بۆ ئەوەی کە هاوڵاتیان ڕوو لە بازاڕەکان بکەن و خواستە سەرە و شمەکانە بەرزە بێتەوە. ئەمە بێتەوە کارێک بۆ ئەوەی کە بژانەوەیەکی ئابووری بەهێزتر بەڵام کاتی، یعنی ئێمە ناتوانین بڵین ئەم بژانەوە ئابووریە کاریگەریەکی ئەو تۆیە بێت کە تا ماوەیەکی درێژیان چەند ڕۆژێکە. بۆ ئێمە لە ماوەی ساڵەکەیە پلانی درێژخایانمان نەبێت بۆ ئەوەی کەرتی گەشتیاری ببوژێنینەوە کاریگەری لەسەرەوە بەرهێنانە بێت لەسەر کەرتی ئابووریە بێ بە شێوەیەکی گشتی بۆ پلانەکە درێژخایان نەبێت. ئێستا دکتۆر ئەگەر ئێمە تێبینی بکەین سعودیە، ئیمارات، قەتەر سەرباری ئەوەی غازیان هەیە نەوتیان هەیە، بەڵام لەم چەند ساڵەی دواییدا ئەوەندەی پشت بە گەشتیار و بژانەوەی کەرتی گەشتیاری ئەبەستن پشت بە نەوت نابەستن یاخود پلانی بیجێبەجێەکەن. طبعاً ئێمە بابەتەکە دوو ئاڕاستی هەیە. یەکەمیان ئایا بۆنەکان هۆکارن بۆ ئەوەی کە سەرچاوەیەکی باش بن بۆ بژاندنەوەی ئابووری، دووهەمیشیان ئایا ئەکرێت سێکتەرەکانی تری ئابووری لە وڵاتەکە یان لە ناوچەکە ببوژێنەوە کە بکرێت بە سەرچاوەیەکی باشی ئابووری. مەبەستم دکتۆر ناکرێت جگە لە بۆنەکان ئێمە لە بەدرێژایی ساڵ سەرنجی گەشتیار ڕاکێشین بۆ بژانەوەی سەرجەم سێکتەرەکان وەک بەڕێزت باس کرد. طبعاً نەک ئەسڵەن هەردووی ڕەبتی بە یەکەوە. ئێمە ئەکرێت بۆنەکان بکەین بە هۆکارێک بۆ ئەوەی کە سەرنجی گەشتیاران ڕابکێشی. بۆ نمونە ئەگەر بابەتی نەورۆز سازدانی ئاگری نەورۆز ئەگەر لە پۆینتێک لە جێگایەکی زۆر دیاری کراوە لۆکیشنێکی دیاری کراوی هەبێ ئەوە چەندین چالاکی و ئەکتیڤیتی دیاری کراوی هەبێت، ئەمە ئەگەر لەم ساڵا گەشتیارێک
نەتوانێت بەشدار بێت لە ڕێگەی سوۆسیال میدیا و پلتفۆرمەکانی سوۆسیال میدیا و ئەم چالاکی ببینێت طبعا لە ساڵەکانی داهاتوە بێتەوە کارێک بۆی کەم گەشتیارە ڕووی تێ بکای مە لە پارێزگای سێمانی چەند پۆینتێکی گەشتیاریمانەیە بەشێکی زۆری هاوڵاتیان ئەگەر لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانی شۆ بێن تا وڵاتانی دراوسێشەوە بێن بێشک لە پلتفۆرمەکانی سوۆسیال میدیا و ناوچە گەشتیارانیان بینیوە بۆیە بۆنەکان ئەکرێ بێ بە سەرچاوی کە جەنابەت باست کرد ببوژێنرێتەوە بۆ ئەوەی کەوێ بە سەرچاوێکی اقتصادی باشی و بەردەوام بەڵام لە هەرێمی کوردستانە ئێمە سێکتەرەکانی بەتایبەتی گەشتیاری تەنها موسم یان فەسڵی بەهارەمان هەیە یعنی هاوڵاتیان زۆرتر بەو شێوازە ئاشنابوون کە لە بەهارە لە موسمێکی دیاری کراوە سەردانی هەرێمی کوردستان بکەن بەڵام دکتۆر لە زستانیشە بۆ نمونە کاپین و بابەتانە لیان ئەو شاخانی کە بەفریتیا ئەبارێ بوون نمونە لە سۆران بێ لە ڕەواندز بێ بە شێوەیەکی گشتی گەشتیاری زستانەمانەیە ناکرێ ئەمانەش پەری پێ بدرێت ئەکری پێ بدرێت کاکامەوە بەڵام طبعا نەکێک لە بنەماسەرەکیەکانی پەرپێدانی سێکتەری گەشتیاری یان سێکتەرەکانی تری ئابووری و بەتایبەتی سێکتەری گەشتیاری هۆکارەکانی گواستنەوەیە تۆ بینی وڵاتی وا هەیە کە دەیان ملیارد دلار خرجەکە بەس بۆەوەی کە فڕۆکەخانەیەکی زۆر پێشکەوتوو دروست بکە بۆەوەی سەرنجی وڵاتیان ڕابکێشێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان و عێراقا تاوەکو ئێستا یەک هۆکارەکانی گواستنەوە دوو ئەو ڕێگەیانەی کە منبەتە پۆینتەکانی گەشتیاری وەکو پێویستین کەوابوو ئەکرێت هەم پۆینتەکانی گەشتیاری بەهێز بکرێت و هەم ڕێگاکانی گەشتنیش بۆ پۆینتە گەشتیارانە بەهێز بکرێت بۆی وا بکاکە هاوڵاتی بە ئاسانی بکاتەوە پۆینتە گەشتیاریانەوە بکرێت بە سەرچاوێکی باشی ئابووری بۆ شارەکە و بۆ ناوچەکە و بۆ هەرێمی کوردستان و عێراقیش وڵا جا دکتۆر هەر بۆ بەستنوێک با قسەکانی بەڕێستەوە ئێمە لە بۆنەکاندا و شوێنەکان داخین لە بریوی کە بیکەین و گەشتیار سوودی لێ ببینێ لە بۆنەکاندا شوێنەکان و دوکان و بازار و هەموو بابەتەکاندا دەخین بەداخەوە طبعا دوو هۆکاری سەرەکی هەیە یەکەمیان پەیوەندی بە سەقافە کۆمەڵایەتیەکەوەیە کە لە هەرێمی کوردستانە بەو جۆرەیە خاڵێکی تریشیانەوەتانێ هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە خۆیان ئەیانوێ بەشدار بن لە بۆنەکانە نەک ببن بە هۆکارێک بۆ ئەوەی کە لە پێشوازی خەڵکا بن یعنی بۆ نمونە تۆ بینیت کابرایەک ڕیستۆرانتێکی هەیە یان کافەیەکی هەیە یان بۆ نمونە کاریگەری لەسەر کردی ئابووری دروست دەکات بەتاکیدی دروستێکە کە چێ بینی خاوەن کافتریا و مۆڵ و مارکێتەکە خۆی لە پێش هاوڵاتیەکانە لە پرۆسە گەشتیاریەکە لە پرۆسە بۆنەکە بەشدارە هەمیشە بێتەوە کارێک بۆی بەڕاستی کێشێک دروستەکە بەڵام بۆ ئاڕاستەیە نەبوو بێتە کێشێکی گەورە بەڵام بەدڵنیای پرسیارەکە بەجێیە بۆ ئەوەی کەوا بکەین کە ئێمە لە موسمەکانە لە بۆنەکانەوە بکەین تەواوی ئەو پێداویستیانی کە گەشتیارێک پێویستێتی متەفەور و بەردەست بێ بۆ ئەوەی کە ئەم گەشتیارە جارێکی تر و دوی تر و دەیتر بتوانێت بێتە مارکێتینێکی دەمەودەمیشکە وابکە خەڵکی تریش بێنێتەوە گەشتیارانە بەڵێ بگومان جا دکتۆر بابینە سەر بابەتی ئوتێل و میوان خانەکان و خواردنگەکان و ئەم بابەتانە سەبارەت بە نرخەکانیان بۆچی لە کاتی بۆنەکاندا نرخەکانی زیاد دەکرێت ئامە کاریگەری نەبێ لەسەر ئەوەی بۆ نمونە کە گەشتیاران سەردانی ئەو شوێنەکەم بڵێن نرخی هۆتێلەکان گرانە نرخی خواردنگەکان گرانە خۆمان دەڵێن کە دەچین با نەرچین بۆ سەفەری فلان شوێنەکەین وڵات تکتی فڕۆکەی گرانە ئوتێلەکانیان گرانن جا چۆن دەڕوانی لەسەرم بابەتە طبعا خۆی گەشتیار ئایدیای گەشتیار بە چەند جۆرێک دابەشە بێ ینی ئەکەوێتە سەر ئەو بنەمە کەپیتاڵی ئەو سەرمایی کە هەیەی کاتێک کە تۆ گەشت دەکەی شتێکی زۆر نۆرماڵە بیر لەوە بکەیتەوە ئەو سەرمایی کە لە بەردەستە یان ئەو پارەی کە تەرخانت کردو بۆ گەشتکردنە لە چیوی بابەتێک کاتەوە پارەیە خەرجەکەی و بۆ فکری گەشتیار بە شێوەیەکی گشتیە گەرسی وڵاتانی پێشکەوتوو بکەی گەشتیار هەندێ بابەت هەیە بەلایەوە زۆر گرنگ نییە ینی ئللا توێژێکی زۆری دیاریکراوی گەشتیار نەبێ بۆ نمونە گەر تۆ پێویست ناکە گەشتیارێک دێتە یان جەنابەت گەشتەکەی بۆ وڵاتێک پێویستەکە ئەو پارەی کە تەرخانت کردووە لە زۆرترین پۆینتی گەشتیاریە خەرجی بکەی نەبات تۆ تەنها بڕۆیتە یەک پۆینتی گەشتیاری بەڵام زۆرترین پارەکەت لە شوێنی خەوتنەکە تا خەرج بکەیت لە وڵابێ شوێنی خەوتنەکەم بەو شێوازە بیانە بێ خواردنەکەم بەو شێوازە بێ کاتێک کە تۆ گەشتێکی وڵاتەکانی ترە بینیت ئەبینی گەشتیار ئامانجێتی چەند پۆینتێک ببینێ بەڵام کاتێک کە ئێمە ڕەنگە سەقافەیەکی و تۆمان نەبێ کابرا پارێکی دیاریکراوی هەیە ڕاتە شارێک ڕاتە بۆ وڵاتێک تەنها لە یەک وڵاتە پارەکەی یان ئەو خەرجی کە هەیەی لە یەک پۆینتی دیاریکراوە خەرجێکە بۆ یەک گرنگە بە تایبەتی هاوڵاتی کاتێک پلانی گەشتکردندا ئەنێت پێش هەموو شتێک دراسەیەک
دراسەیەکی وکە کە بۆ شوێڕۆ و چەندین پوینتی تایە و تەخصیصاتێکی خۆشی چەنە سەبارەت بە نرخ لە هەرێمی کوردستانە من بڕوام بۆ هەیە پوینتەکانی گەشتیاری نرخەکان بۆ شێوازە بەرز نییە چونکە دوو هۆکارن لە بەرچاو گرتووە یەک موقع جغرافیاکە تۆ هەرێمی کوردستانە دوو بابەتە اقتصادی بەشاکیل اقتصادەکان هۆکارەکە نرخەکە بەو شێوازە نەبێت کەوا بکاکە سەرنجی گەشتیاری زیاتر بۆ لای خۆیان ڕانەکێشیە بۆیە بە دڵنیاییەوە دەکرێت پوینتەکانی گەشتیاری یانە و جێگەیانی کە جێگەی گەشتیارین لە هەنگاوی یەکەمە لە مەرحلەی یەکەمە کارێک بکرێکە لە ڕووی نرخەوە زروفی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێت تاوەکو فکرە و ئایدیاکە گاتە مێشکی هاوڵاتیان نەزانی چەندین پوینتی گەشتیاری هەیە سەر هەرێمی کوردستانە لە چەند ساڵی ڕابردووە کە ڕەنگە لە ناوچەکانی جهۆک و بادینان بن بە نەزەر و منطقی خەڵکی ئەم منطقی لای ئێمەوە پوینتی گەشتیاری نەبوو بێتن بەڵام لە ئێستادا بۆتەوە کارێک بۆی کە بەشێکی زۆری هاوڵاتیان نەچنە منطقەکانی بادینان بەشێکی زۆری ئەوان دێنە ئێرە کەوا بوو هەنگاوی یەکەم گرنگە تۆ سەرنجی هاوڵاتیان ڕابکێشی و سەرنجی هاوڵاتی لە مەرحلەی یەکەمەوە جگە لەوەی کە سەیری پوینتە گەشتیارێکە هەنگاوی دۆ میلەوە کاتەوە ئەم پوینتە گەشتیاریە تا چەند لەگەڵ گیرفانی ئەوە ئاگونجێ بۆیە تۆ هەنگاوی یەکەم لەگەڵ گیرفانیا بگونجێنە لە هەنگاوی دووەمە بەدڵنیاییەوە کاتێک هاوڵاتی ئارەزووی گەشتکردنی کرد بۆ شوێنە بۆ هەنگاوی دووەم بۆ هەنگاوی سێم شتێک زیاتر داات باشە دکتۆر باسی گیرفانی هاوڵاتیت کرد جەنابتان سەفەرتان کردو بۆ دەرەوەی وڵات ئەم نرخی کە نرخی ئوتێل و مۆتێل لە کوردستان یاخود ئەو نرخی ئەو ئوتێلانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقەیە ئەمانی هەرێمی کوردستان بەرامبەر بەعام بە شێوەیەکی گشتی شوێنە گەشتارەکان لە ئاست ئەو خزمەت گوزاریە نرخەکە کە دانراوە چ جیاوازەیەکێ لەگەڵ ئەو شوێنانەی بۆ نمونە تۆ لە سەفەرکردن نابینیوتە طبعاً من بڕوام وایە کە سەقافەی گەشتکردن یان سەقافەی بیرکردنەوەی بازرگانی بۆ سێکتەری گەشتیاری بە پێی وڵاتەکان جیاوازی هەیە و من بۆ خۆم ئەگەر وەکو گەشتکردن ڕۆشت بێتم لەو هەندێک وڵاتی پێشکەوتوو هەیە کە نرخی ئوتێل بە خواردنی شەوە بە ژەمی بەیانیانیشەوە بڕوات هەبێت وڵاتی زۆر پێشکەوتووی ئەوروپیە لە پارێزگای سلێمانی هەولێر زۆر نرخی هەرزانتر بووە بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی هەندێکان تۆ ئەومە بەستەما بوو بەڵێ دکتۆر ئەکەوێتە سەر ئەوەی گەشتیار چ پوینتێک دیاری ئەکا بۆ ئەوەی کە یعنی بۆ نمونە کێشەکە لێرە ئەوەی سە لە ناو پارێزگای سلێمانی ناو پارێزگای هەولێرە شوێنی مانەوە تەنها ناو سنتەری شارەکانە هەیە بەڵام وڵاتە پێشکەوتەکان بەو ئاڕاستەیە نییە کە تۆ لە سنتەری شارەکانە تۆ بتوانێت بێنیتەوە یعنی سێ ڕۆیتە ئەڵمانیا بینیت بۆ نمونە ئەگەر فرانکفۆرتۆک و سلێمانی وەربگریت لە دەوروبەری عربەت هوتێل و مۆتێل کراوە کە زۆر هەرزانترەکەوێ بەڵام ئەگەر بیت ناو سنتەری شارەکە دەرەوەی سنتەرە ئەکەوێت دەرەوەی شارەکە بەڵام سەیری کە زۆرترین گەشتیار لەو ئوتێلە دەوروبەری شارەکان ئامێننەوە چونکە کابرا هاتۆ بۆ گەشت نهاتۆ بۆی کە لە شوێنەکە بەس خەریکی خەوتن بێ دێت کەمترین پارە بۆ ئوتێلەکەی تەرخانەکە بەڵام بەیانی کە دێتە ناو بازاڕەکەەوە ئەڕاتە مارکێتین و مۆڵەکان چەندین بۆ نمە شۆپینی بازاڕی خۆی ئەکا چەندی پێداویستی خۆیەکەوە توانێت چەندین پوینتی تر ببینێ بۆیە ئێمە ئەبێ هاوڵاتیان لەوە تێ بکەن گەشتکردن بەمانای ئەوەتانێک کە تۆ زۆرترین پوین ببینی نەک بەمانای ئەوەی کە زۆرترین مانەوەت لە ژوورێکە بیان لە جێگایەکی دیاریکراوە بێ بەداخەوە لە هەرێمی کوردستانیشە تاوەکو ئێستا بیل لەوە نەکراوەتەوە کە پوینتە گەشتیارەکان بە شێوازی جۆرا و جۆر بژانەوەی پێ بدرێ یعنی پوینتی گەشتیاری بەس ئەگەر لە پارێزگای سلێمانی یا سەیری بکەی ئێمە چەندین جۆری پوینتی گەشتیاریمانە تا بۆ نمونە زۆر نۆرماڵە سەیر وڵاتە پێشکەوتەکان کە ئێستا مزگەوتی گەورەمانەیەکرا بکرێ بە پوینتێکی گەشتیاری ئەسەری یعنی مێژووی و چەندین پوینتی تری بە هەمان شێوەمان هەیە بەڵام تەنها بیل لە ئەو لایەنەکەینەوە کە جێگایەکی سەوزکردن و دار و چیمەن و ئاو هۆکاری گەشتکردن و گەشتیارین بۆی ئەبێم نەزەریە بگۆڕێ بۆەوەی کە بتوانرێت لە ڕێگەی دروستکردنی ڕێبەری گەشتیاریەوە لە ڕێگەی گەیاندنی پوینتە گەشتیارەکان بۆ زۆرترین بۆ نمونە بیرکردنەوە دکتۆر دەمێ لێرەدا ڕات بگرم ببوورە لە ڕێگەی ڕێبەری گەشتیارەوە لە ڕێگەی باشترکردنی نرخەکانەوە بتوانین سەرنجی گەشتیاران ڕابکێشین لە بۆنەکاندا سەردانی هەرێمی کوردستان کەم تایبەتی باس لە شاری سلێمانی دەکەین و ئایا مارکێتین و ڕیکلامکردن ئەم بابەتانە تا چەند کاریگەریە لەوەی کە زیاتر گەشتان ڕابکێشین بۆ خۆمان طبعا بە دڵنیاییەوە وەکو پێم وتیت ئێمە گرنگە لە پلەتفۆرمەکانەوە کە بە تایبەتی بە زمانە جیاوازەکان بگاتە بە هیچ نەبێت ئەم سنوورەی دەوروبەری هەرێمی کوردستان هیچ نەبێت ئەم سنوورەی دەوروبەری بۆ نمونە پارێزگای سلێمانی بۆ ئەوەی کە
تۆگەر سێریکە گەرمارکێتی لێ بۆ پۆینتە گەشتیارەکانی هەیە پارێزگای سێمانی بە زمانی عەرەبی بکەی بە زمانی بۆ نمونە تورکی بکەی بە زمانی فارسی بکەی کاتێک کە خەڵکی ئەم سنوورانەی کە هاوسنوور لەگەڵ عێراق و هەرێمی کوردستانە کاتێک ئەم پۆینتە گەشتیارانە ئەبینین شتێکی زۆر نۆرماڵە چونکە لە نەتیجە تۆ بە دەوروبەری سنوورەکانی عێراق کاتێک گەشتەکەی هەست بە وڵاتی جیاواز ناکەی چونکە کللتورەکان بە تەواوەتی نزیکن لە یەکەوە بە تایبەتی وڵاتانی نزیکی دراوسی عێراق وڵاتانێک نین کە ئاو لە نێوانیاندا هەبێت چونکە لە پۆینتی گەشتیاریە تەنها بحویرات و دەریاچەکانە بنەوە کارێک بۆەوەی کە سەقافەی وڵاتەکان گۆڕانکاری بەسەرا بێنە بۆ نمونە بە پۆینتە گەشتیارەکانی هەرێمی کوردستان ئەکرێ بە جۆرێک لە جۆرەکان مارکێتینی بۆ بکرێ وەکرێ بە جۆر لە جۆرەکان لەگەڵ وڵاتەکانە بە تایبەتی لەگەڵ پۆینتە گەشتیارەکانی ئەو وڵاتانە کۆنتاکت و کۆنتراکت بکرێ لەگەڵ دەستگا حکومی و غیرە حکومیەکانە بۆەوەی کە بتوانن هۆکارێکی گەشتیاری وها دروست بکەن کە وڵاتیانی وڵاتانش بتوانە سەردانی پارێزگەکانی هەرێمی کوردستانیش بکەن. بەڵێ دکتۆر من دەرەنجام لەوە گەشتم کە ئەوەی کە جەنابەت باست کرد نرخ بەشێکی سەرەکی گرفتەکانی ینی ئەمە هۆکارە بۆ سەرجەم بابەتەکان کە بتوانیت سەرنجی گەشتیار ڕاکێشی وەک باست کرد من ئۆتێلێک لە دەرەوەی سلێمانی یا مۆتێلێک لە دەرەوەی سلێمانی دانم بۆ ئەوەی سەرنجی گەشتیار ڕاکێشم کە نرخەکەی کەم بێ بەڵام دواتر تۆ لە ناو بازار یاخو سەردانی شوێنێکی کات ئەمە کاریگەری هەیە کاریگەری سەرکی هەیە بۆ نەبوژانەوەی کەرتی گەشتیاری پرسیارێکی شیرشم ئابووری ببوورە جگە لەوەش ئێمە پێویستمان بەوە نییە کۆنفرانسێکی نێودەوڵەتی لەلایەن ئەکادیمیان یاخو شارەزانی بواری ئابووری بەسرێ بۆ ئەوەی لەم گرفتانە بە شێوەیەکی ئەکادیمی بکۆڕێتەوە و چارەسەری بۆ دامرێ طبعا دوو خاڵی سەرەکیە یەکەم ئێمە سەرەتا پێویستمان بۆ یەک هاوڵاتیانی خۆمان بە شێوەیەکی گشتی لەگەڵ بابەتی گەشتکردنە ڕابهێنین کە گەشتکردن ضرورەتێکی گشتیە بۆ ئینسان بۆ هاوڵاتیان بۆ مرۆڤ کە بتوانن هەوڵ بدەن کە زۆرترین گەشت بکەن لە ماوەکانە ئەمە یەک بۆ هاوڵاتیانی خۆت دووهەم بتوانیت کە چۆن سەرنجی وڵا هاوڵاتیانی دەرەوەی بۆ نمونە وڵاتەکەی خۆت ڕابکێشی تەبانەوە پۆینتی کە من باسم کرد ستانداردێکی عالەمیە کە بۆ سێکتەری گەشتیاری مانەوە تەنها سنتەری شارەکانانەیە چونکە سنتەری شارەکان عادەتەن بێتەوە کارێکی بزنس بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە زۆرترین مانەوەکان خراوەتە ناو سنتەری شارەکانەوە کاتێکە خرێتە ناو سنتەری شارەکانەوە بە تەئکیدی مەلۆدێکی زۆرتری لەسەر پێ و ئەگەر بۆ نمونە ئێستا گەر تۆ بتەوێ لە پارێزگای سێمانی وەکو چەندین ناوچەمانێ وەکو پۆینتی گەشتیاری سێری بکەی وا بیرەکرێتەوە کە لە نزیکترین شوێنی پۆینتە گەشتیارەکە شوێنی مانەوە حاوانەوە بۆ گەشتیارەکان ئامادە بکرێت بۆیە زۆر نۆرماڵە کە لە تۆ دەرەوەی شوێنی پۆینتە گەشتیارەکە بتوانانی شوێنی مانەوە ئامادە بکەی سەبارەت بە خاڵی دووەمت کەم لێک تێگەیشتن و کۆنفرانس و کۆنتراکت لەگەڵ وڵاتانی ترە لەگەڵ خەڵکانی ترام پۆینتێکی زۆر گرنگە بەڵام پێش هەموو شتێک ئێمە بێت پۆینتە گەشتیارەکەمان لەو کواڵیەتیا بێ لەو ئاستا بێ کە هاوڵاتیەک بە ئاسانی بتوانێت بگاتە ئێرە من لە پێشووترا باسم کرد خاڵی سەرەکی بۆی کە سێکتەری گەشتیاری ببوژێنیتەوە بۆی لە بۆنەکانەوە بکەی سەرنجی هاوڵاتیانیان خەڵکانی ڕابکێشی ئەوە یەکەم هاوڵاتی ئەم کەسە بە ئاسانترین ڕێگا بگاتە ئەو شوێنەی کە ئێوێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەو پۆینتە گەشتیارانەی کە هەمان تاوەکو ئێستا تەنانەت ڕێگایەکی دروستی ئۆتۆمبیلی نییە کە بە ئاسانی هاوڵاتی پێی بکات بۆیە بە گرنگیەوە پێویستەکە ئەو پۆینتانە چارەسەر بکرێت ئەو خاڵنە چارەسەر بکرێت دوایەوە بتوانین کە ئەو بەبەتانە لەگەڵ خەڵکان بەیان وڵاتانە بێ گفتوگی لەسەر بکرێت. باشە دکتۆر ئێمە بۆنی ئایانیشمان هەیە جگە لەو بۆنانی کە با بڵین بۆ نەورۆزە یاخود جەژنە یاخود شوێنی ئاینیمان هەیە بۆ ئەمە مزگەوتی گەورەی خورماڵکە مێژوویەکی زۆر کۆنی و دەگەڕێتەوە بۆ کاتی هاتنی ئیسلامەڕۆ مزگەوتی ئاکرێکە بەڕاستی گەشتیاران سەردانی دەکەن. جگەلەوە هەروەها شوێنەوارمان هەیە کەواتە دەمێ بپرسم ئایا شوێنەوارەکان شوێنە ئاینیەکان بۆنە ئاینیەکان دەتوانن ببنە هۆکارێکی سەرەکی بۆ ئابووری وڵات؟ من لە پێشتریشە باسم کرد دەکرێت لە هەرێمی کوردستانە تەنها چاوەکە لەسەر ئەو پۆینتە گەشتیارە تەقلیدیە نەبێت. دکتۆر مەبەستمەوەیە تەنها لە بۆنەکانە نەبێ گەشتیاران سەردان بکەن بەجر لە بابەتی بۆنەکان. ئەنە بەدڵنیاییەوە من پێت یاڵم یعنی تۆ لە زۆربەی زۆری وڵاتان بەشێکی زۆری شوێنە گەشتیاریەکان شوێنە ئەسەریەکانن. یعنی تۆ ئێستا گەر سەیری ئیتالیا بکە بەس بۆ نەشانۆی ڕۆما بۆتە گەورەترین پۆینتی گەشتیاری بووی
ینی بۆ نمونە سەیری فەڕەنساکەی لە پاریس برچی ئیفڵ بۆ نمونە بۆتە گەورەترین شوێنی گەشتیار ینی هاوڵاتیەکە ئامادەیە لە هەرێمی کوردستان و ڕابەست لە ژێر برجەکەی فڵا وێنەیەک ڕسمێکە گرێتەوە گەڕێتەوە لە من گەشتم کردووە کەوابوو ئەکرێت لە هەرێمی کوردستانە ئەم پۆینتە گەشتیاریانە بە گرنگیەوە سەیر بکرێ ئێستا بە خۆشحاڵیەوە ئێمە هەڵای هەولێرمان هەیە کە ئەم لە سێکتەری گەشتیاری جیهانیە بۆ محتەرف و محتەبەرە بەڵام بەداخەوە کارێکی ئەو تۆ نەکراوە کە زیاتر سرنجی هاوڵاتیانی بۆ ڕابکێشتە جەندە چەندین ساڵە خەڵکی نۆژەنکردنەوەی واکرێ بۆ نمونە نەک تەنها ئێمە هەولێر یان بۆ نەقەڵای هەولێر وەربگرین چەندین پۆینتی تریشەیە لە پارێزگای سلێمانیە نەک پارێزگای سلێمانی لە قەزا و ناحیەکانە ئێمە چەندین پۆینتی گەشتیاری بەهێزمانە ئەگەر تۆ بۆ نمونە تەماشا بکەی بڕۆ لە شاری کفریا چەندین پۆینتی گەشتیاری ئەسەری و مێژومانێ بەڵام بەداخۆ بۆ نەگرنگیەوە توێ پێنەدراوە پۆینتانە ببوژێنرێتەوە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە سەرنجی گەشتیان ڕابکێشێ بۆیە قسەکەی من لێرە ئەوە بوو لە سەرەتای بەرنامەکە باسم کرد بەداخەوە ئێمە سەرنجی گەشتیارمان بەس وا ڕاکێشاوە هەرێمی کوردستان لە موسمی بەهارە هەرێمێکی خۆشە دەشت و دەر بابەتێکی جوانن وایشی کردووە تەنانەت هاوڵاتیان هەرێمی کوردستانی خۆشمان وا ڕاهاتووە گەشتکردن چوونە دەرەوەی لە ماڵەوە بەس تەنها لە بەهارانەیە لە بەهارانیشە تەنها لە ڕۆژی هەینیایە و ئەو فەوزا و ئەو هەراوریایشی بینی کە لە ڕۆژی هەینیا لە هەرێمی کوردستانە چی کێشەیەک دروستە بێ کەواتە بە کورتی دکتۆر خۆمان لەنا خۆماندا نەمانتوانیوە گەشەی ئابووری زیاتر گەشە پێ بدەین خۆمان هۆکار نەبووین بە حکمی ئەوەی ئێمە یەک سەقافەیەکمان نەبووە دوو ئایدیاکەمان بیرکردنەوەکەمان بۆ نمە تەندروست نەبووە تا بۆ نمونە چوار خێزان دوو خێزان ئەکرێت ڕۆژی چوارشەمە ڕۆژی پێنجشەمە سەردانی دوکان بکەن بەڵام هەموو ڕێکەکەوین لەسەرەوەی ئیلا ڕۆژی هەینەی بێ سەردانی دوکان بکەین بۆیە هەندێک کات بۆتە بە دیاردەیەکی تەنز و کۆمەڵایەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاتێک گەشتەکەن بۆ ئەوە ڕوون کە مێشکیان ئاسوودە بێ یان ماندوێتی ڕۆژی کارکردنیان لێ دەربچێت بەڵام ڕۆژی گەشتەکە زۆرتر لە ڕۆژی ئیشکردنەکە ماندووە بن بۆیە بەڕاستی نەمانتوانیوە کە پۆینتی گەشتیاری بەو شێوازە لێ تێ بگەین کە پێویستەکە لێ تێ باش دکتۆر نەبەر من دو پرسیار ئاڕاستاکەم ئەگەر بە کوتی جوان بیتۆ لە بەروی کاتمان نەماوە بەڕێستان یاخود پسپۆڕانی بواری ئابووری و دارایی تا چەند بیتان لەوە کردوتەوە کە ئەم بۆنانە قۆزرێتەوە بۆ ئەوەی کەرتی ئابووری ببۆژینەوە زیاتر یاخود پێشنیازتان چیە قسەتان چێ لەسەر ئەوە کە ئەم بۆنانە کە بە درێژایی ساڵ ئەنجامەدرێت چۆن وا بکرێت کەرتی ئابووری ببژێتەوە لە هەرێمی کوردستان طبعا ئێمە وەکو پێم وتیت بۆنەکان دەرگایەکی باشن بۆ ئەوەی کە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببوژێنەوە و بازاڕەکانی هەرێمی کوردستان سەرنجام هۆکارێکە بۆ بەهێزبوونی سێکتەری ئابووری لە هەرێمی کوردستانە و بازاڕەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە بۆنەکانە ڕوبەڕووی بوژانەوەیەکی باشە بنەوە و ئەگەر تەنانەت سەردەمی قەیرانی داراییشتیە پەڕێنرێت بڕوام وایە سەرچاوی بەهێزی اقتصاد و ئابووری هەرێمی کوردستان پشتە بەسێ بە بازاڕەکان چونکە لە هەرێمی کوردستانە ئێمە ساڵانە زیاتر لە چەندین ملیارد دۆلاری ئەمریکی بەس شتاورد دەکەین بۆ هەرێمی کوردستان ئەم ملیارات دۆلاری کە شتاورد دەکرێت بۆ ناو هەرێمی کوردستان ئەبێتەوە بەکارێک بۆی بازاڕەکانی هەرێمی کوردستان ببوژێنرێتەوە و بە تایبەتریش لە بۆنەکانە بۆیە بەدڵنیاییەوە بۆنەکان سەرچاوەیەکی سەرەکی بەهێزن بۆ ئەوەی بازاڕەکانی هەرێمی کوردستان ببوژێنەوە کاتێک بازاڕەکانی هەرێمی کوردستانیشە بوژێنەوە بەدڵنیاییەوە داهاتی تاک ئابوژێتەوە کاتێکە داهاتی تاکیش بوژایەوە سەرچاوەیەکە بۆ ئەوەی کە داهاتی دەوڵەتیش بەهێز بکرێ بۆیە بۆنەکان دەکرێت بکرێت بە سەرچاوەیەکی باشی ئابووری مەسە لە بۆنەکانی ساڵانی ڕابردە بۆنەکانی نەورۆزە بەدڵنیاییەوە چەندین ڕۆژ بە جاروا هەیە بە مانگیشە بۆ هۆکارێک بۆ ئەوەی کە بازاڕەکانی هەرێمی کوردستان بوژانەوەیکی باش بەخۆی ببینین لە تەواوی سێکتەرە جیاوازەکانە بۆ نمونە بۆنەکانی جژنی ڕەمەزان جژنی نەورۆزە جژنی سەری ساڵەمانە هەموو هۆکارن بۆنانەکە بێتەوە کارێک بۆ ئەوەی کە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببوژێنەوە دەستخۆش دکتۆر سپاس بۆ تۆ دکتۆر سەرکەوتوو بن بژی سپاس بێ بەڵێ سپاس بۆ دکتۆر نەبەرکەریم پسپۆڕی جارایی و ژمێریاری